زیاتر لە سەر قەیرانەدارایەکانی هەرێمی کوردستان و دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناڕزایەتی هاوڵاتیان و فەرمانبەران میوانداری سالار محمود ئەندامی فراکسیۆنێکیەتیمان کردووە لە پەرلەمانی کوردستان لە سۆدەکانمان لە شاری سلێمانی. کاک سالار سڵاوت لێبێم، کاتت باش. خوێندنەوەی تۆ بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان چییە؟ چێ دۆخەکەی گیان بەم حاڵە و بەم وەزعی ئێستا؟ بەڵێ سڵاوتان لێبێ. حتمەن دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان دۆخێکی نەخوازراوە لە هەر سێکتەر و بارێکەوە ئیگری نیگەرانیەکی گەورەی لە بەرامبەردا هەیە. خەڵکی کوردستان تا ئێستا کە تەحملێکی زۆریان کردووە و فرسەتێکی زۆر درا بەم حکوومەتە بۆ ئەوەی بتوانێت بەشێک لە داخوازیەکان بەدی بهێنێ و بە لەبەر چاوگرتنی ئەو دۆخە نەخوازراوەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە شەڕی داعش و قەیرانی پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و هاتنی ئاوارە و ئەو بارودۆخەی کە بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، ئەمانە وای کردووە حکوومەتەکە بەردەوام بێ. ئەگینا ئەم حکوومەتە لە ڕووی قانونیەوە شەرعەتێکی ئەو تۆی نەماوە، چونکە ئەو ڕۆژەی کە پەرلەمانی کوردستان لە کارخرا و ئەو ڕۆژەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕووی قانونیەوە معالەجە نەکرا، ئەو ڕۆژەی عیلاقەی نێوان حیزبەکان گەیشتە ئەو تەوەتورەی کە ئێستاکە هەیە، حکوومەت حتمەن ناتوانێت ئیداری کاروبارەکان بەو شێوە قانونی کە خوازراوە بیدا. بەڵام لە ئێستادا ئەو لیژنەی کە پێک هاتووە بۆ کۆکردنەوەی داهات و دەرخستنی چۆنێتی خەرجکردنی، ئەمە دەبێتە هەنگاوێک بە دیدی ئێمە و ئێمە پێشنیار دەکەین بێتە هەنگاوێک کە ناوی لێ بنرێ حکوومەتی ئینقازی نیشتیمانی بووە تەرشیقی وەزارەتەکان بکرێ و لەوێشەوە تەقەشوف لە زۆر مەسەلە و بواردا بکرێ. کۆمەڵێک پرسی کەڵەکە بوو لە ساڵی 1992ەوە بۆ ئەم حکوومەتە بەجێماوە. ئەمەش سەبەبی ڕئیسی ئەگەڕێتەوە بۆ حیزبە سیاسیەکانی کوردستان کە لە ساڵی 1992 دوای نەمانی ڕژێمی بەعز لە هەرێمی کوردستاندا فەلسفەی ئیدارەی دەوڵەت وەکو منهەجە زانستیەکەی لە هەرێمی کوردستاندا لە ئاستی حکومڕانیدا پیادە نەکرا. ئەوەی پیادە کرا تەنها تاکتیک بوو و استراتیژێکی دوورمەودا نەبوو لە ئاستی دەوڵەتداریدا و حکومڕانیدا. بەڵێ تاکتیک واتە بەڕێکردن. بۆ نمونە ئێمە لە ناو هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی پلاندانانمان هەبووە. وەزارەتی پلاندانان نەیتوانیوە بێتە وەزارەتێکی هەرە کاریگەر و استراتیژ بۆ دانانی پلانی دوورمەودا لەو سێکتەرانەی کە خەڵکی کوردستان دەتوانێت احتیمادی بکاتە سەر و زەخیرەیەکی سروشتی هەیە بۆ بەرخۆ بەڕێوەبردن و خۆژێنی. بۆیە ئەو کاتانەشی کە دەبینین هەرێمی کوردستان دوای بڕینی بودجەی عێراق ئاعتیما دەکاتە سەرنەوت و ئەبێتە تاکە سەرچاوی بەدیهێنانی داهات سێکتەرەکانی تر ون دەبن. لەوێوە لە ساڵی 1992 تا ئێستا هەر جۆرێک لە بەتاڵی مقەنعە پیادە کراوە و لە ئێستادا کە ئاور دەدەینەوە ئێمە حکوومەتێکمان هەیە جسمەکەی زۆر زۆر گەورەیە و لاشەکەی زۆر زۆر بچووکە، سەرەکەی زۆر بچووکە. ئەم سەرە ناتوانێت ئەم جسمە هەڵسوڕێنێ. ئیدارەی ئەم جۆرە لە حکومڕانی و ئەم پاشخانە بدە، دەبێ تەرشیق بکە، دەبێ پیاچوونەوەی جدی بکە کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەم دۆخەدا جۆرێک لە شپرزەی دەبیندرێ لە ئیدارەداندا ناحەقی نییە. ناتوانن باش بارودۆخەکە هەڵسوڕێنن. ئێوەستان بۆ کردووە هەز بۆ دەکرێت شپرزەیان پێوە دیارە بە دڵنیاییەوە. من دڵخۆشم بەوەی کە بە تایبەتی لەم ئەنجومەنەی کە تازە پێکێنراوە وەزیری سامانە سروشتیەکانی تێدا نییە. ئەمە ئەتوانێت بەرچاوڕوونی بدا کە دەتوانرێت دەست بدرێت بۆ کۆی ئەو جونگانەی کە سەرچاوی داهاتن و لەوێشەوە جۆرێک لە ئێتمئینان دروست بێ. ئەم جارە ئەو هەموو تۆمەتانەی دەخرایە سەر وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزیری سامانە سروشتیەکان ئەو گاپە ئەو بۆشایە پڕ بکرێتەوە. لەبەر ئەوەی کە سەرۆکی ئەگەر ئەم جملەیە تەواوکەم ئەوەی کە سەرۆکی حکوومەت ئەڵێ ئێمە تەنیان بەڵ دڵنیاییەوە تەنیان چونکە ململانەی حیزبە سیاسیەکان وای کرد پەرلەمانێکی بەهێز لە پشت و حکوومەتەوە نەبێ. بە دڵنیاییەوە ئەو استراتیژەشی ئێستادا دەڕێژرێ ئەگەر پەرلەمان لە پشتیان نەبێ، پەرلەمان پشتیوانیەکی جدی ئەم پرۆسەیە نەبێ، لەم پرسەشدا سەرکەوتوو نابن. حکوومەت نابێ پەرلەمانی لە پشت نەبێ و حکوومەت نابێ تەنیا بێ لەم پرسەدا. لەبەر ئەوە پێش پرۆژەکان پێشم هەنگاوانە هەوڵ بدایە پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە. لە ئێستاشدا دەبێ
ئەو ئیرادەیە دروست بکرێ بۆ ئەوەی ئەم حکوومەتە بتوانێت بەردەوام بێ هەر هیچ نەبێ خۆ ئێستاکە بەشێکی زۆر لە مەتالیبەکان لەسەر حکوومەت وەلاوەندراوە تەنها داخوازیەکی ئاسایی و سادەی خەڵکی کوردستان و فەرمانبەرانی حکوومەتەیە کە موچە بدابین بکە و بە دیدی ئێمە حکوومەت بەتەنیا ناتوانێت تەواوی ناوەندەکانی نفوز بپشکنێ ئەگەر پەرلەمانی لە پشت نەبێ و پەرلەمان دەتوانێت هاوکار بێت لە بەدواداچوون و چاودێریکردن و کەشفکردنی ئەو سەرچاوانە و بیخاتە بەردەست حکوومەت لە ناو خۆیە من ڕەم وایە حزبە سیاسیەکان نەیانتوانی بە عقلێتی حکومڕانی هاوبەش و بە بەرنامەی هاوبەشەوە لەم کابینەیەدا پێکەوە هەماهەنگ و هاوکار بن و هەر لایەک بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی خۆیدا بە خۆی بە بەرپرسیار دەزانی لە ئاسی حکوومەت و لە ئۆباڵەکانی تردا خۆی لێبێ بەری دەکرد بۆیە ئێستاکە بەم جۆرە کەوتوەتەوە دەبوو لە ناو خۆیان حکوومەتی تەنیا کرد کێوای کرد پەرلەمان پشتی حکوومەت نەبێت لە کاتێکی واستیارە لە ڕاستیدا هەموو حزبەکان بە ئاستێک مەسئولن پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا بە پرسیاری یەکەمە لە ئەوەی کە دۆخەکە بگەڕێتەوە بۆ پێش دوانزەیدا هەندێک پێیان وایە پێش دوانزەی دەش کێشە هەبوو بە دڵنیاییەوە کێشە هەبوو قەیران هەبوو و ئێمە گەیشتینە ئەم خۆناغە ئەگەر هەوڵ نەدەین لە ئێستادا دۆخەکە ئاسایی بکەینەوە و بەشداریەکی ڕاستەقینەی لایەنەکان لە ئەم بەرپرسیارەتە بێتەکایەوە ئێمە ناتوانین لە ئایندەدا ئەوەی مەطلبە بەدی بێ ئەی چیە بێت ڕۆژگار دەری دەخا لەمە خراپتر دەبێ و لە ئێستاشدا ئەوەی خەڵکی کوردستان قبوڵی دەکا و ئەوەشی حکوومەتی هەرێمی کوردستانی هێشتوێتەوە ئەو مەترسیانەیە لەسەر هەرێمە و هەرێمی کوردستان لە ناو دەوڵەتێکدا دەوڵەتەکە خوازیاری گەشەکردن و مانەوەی هەرێمی کوردستان نییە ئێمە لە چوارچەوەی چەندین دەوڵەتی نەیار بە ئەزمموی هەرێمی کوردستانین و کۆمەڵێک پرسی تر کە پەیوەندی بە سەروەری ڕابردووە هەیە ئەم حکوومەتی هێشتوێتەوە ئەگینا لەسەر ئاستە قانونیەکەی ئەگینا لەسەر ئەدا ئەگینا لەسەر پرسی شەفافیت ئەگینا لەسەر پرسەکانی جۆری خەرجی و داهات هەموو ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە لە ڕووی قانونیەوە و تا ئێستاکەش نەتواندراوە ئەو بەرپرسیارەتێ لە پەرلەمانە ڕوبەڕووی حکوومەت بکرێتەوە ئەمەش پێوەستی ئەو بارودۆخەیە کە تایبەتمەندێتی جەنابتان لە راپۆرتەکە زۆر ئاماژەتان بەوردی ئاماژتان بە تەجروبەی حکوومەتەکانی دنیا کرد کە چۆن بە هەر هۆکارێک بێ لە کار خراون بەڵام ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هێشتوێتەوە ئەو بارودۆخە مۆزوعەیە کە ئێستاکە هەیە ئەگینا لە ڕووی ئەدا ئەوە پێم وانە نەپارتی نەیەکێتی نەکۆمەڵ نەیەکگرت و نەگۆڕان نە خەڵکی کوردستان لە ئەدای ئێستای حکوومەت ڕازی بن و ئەو تمۆحەشی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و ستافی کابینەکە هەیان بوو بەو تمۆحە بارودۆخەکە نەڕۆژ بڕێەوە لەبەر ئەوە ئێستاکە ئەو پرسە پێویستی بەوەیە پرسیارێکی جدی بکرێت لێرەوە ئێمە چیارەکە چی باش بەدر لەوەی بێنێ سەرەوەی یەرە چی بکەین یەک دوو جار باست لە سەبری هاوڵاتی ئەم هەرێمە کرد ئەم سەبری ئەیوبە تاکەی بەردەوامە بێت ئەم دۆخە تایبەتانە هاوڵاتی تاکەی لە بەرچاویەگرێت من پێم وایە جامەکە پڕ بووە بەڵام ئەوەی وای کردووە کە نەڕژێ هەجارێکی ترسمە سەر ئەو بارودۆخەی کە هەرێمی کوردستانی پێوەی پێوەستە و نازانندرێت لە دوای ئەمە چی ڕوئەدا ئەم جامەی کرد لێ ناڕژێت من گەراوە بێت هیوادارم نەڕژێ هیوادارم ئێمە نەچینە دۆخێکی نەخوازراوتر و خراپتر و لێرەوە مراجعی خۆمان بکەین چونکە هەرێمەکەمان هەرێمێکی بێکەسە وەکو چۆن حکوومەت ڕای ئەگەنێ حکوومەتێکی بێکەس و تەنایە لە ڕاستیدا هەرێمی کوردستان لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی منهەجەوە لە ڕووی ئەو ململانیانی کە لە ناوچەکەدا هەیە دەویسترێ هەرێمەکەمان تەنها وەکو گۆڕپانێکی ململانەی ئیقلیمی بەکاربهێنرێت تۆ بزانە لە شەڕی داعشدا ئێمە چەند قوربانیماندا چەند جهودی مادی و معنەوی سەرفکرا خەڵکی کوردستان لە چ دۆخێکی خراپدا ڕوبەڕووی ئەو مەترسیە گەورەی تیرۆر بووە کە تیرۆر ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە یاسای نێودەوڵەتی هەیە بەرپرسیارەتی نێودەوڵەتی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەڵام تەنها ئەو مەسجەمان ئێمە وەرگرتووەتەوە کە بەڵێ کورد جەنگاوەری ئازایە بەڵێ کورد لە مێژوودا توانوێتی داستانی گەورە تۆمار بکە بەڵام فەرمونون دەستکەوتە سیاسیەکانی شەڕی داعش لەکوێدایە لە کاتێکا پەیوەندی بە سەرکردایەتی سیاسی کوردەوە نەبووە کە لەو کات نەیتوانی بێت بە شێوەیەکی دیبلۆماسیانە مامەڵە بکات لە چۆنێتی شەڕکردن لەگەڵ ئەم ڕێکخراوەیە لە پەیوەندی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتیە خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان
جهدێکی زۆریان سرف کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داعش. مەترسی داعش کەم نەبوو و لایەزالیش بەردەوامە بە حکمەوەی لە ڕووی فکریەوە نەتواندراوە کار بکرێەوە. کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕووی فکریەوە هاوکاری هەرێمی کوردستانی نەکردووە تاوەکو ئێستا و تۆ ببینە تا ئێستاکە هیچ ناوەندێکی ناوچەیی و هیچ ناوەندێکی نێودەوڵەتی بەفعلی پشتیوان نییە، ئەجندای نییە بۆەوەی ئەم قوارەیە ئێمە چوارچێوەیەکی نێودەوڵەتی وەربگرێ لەسەر ئاستی سربەخۆیی یان کۆنفدرال بۆ ئەوەی ئێمە تووشی هەڕەشەی جینۆسایدێکی تر نەبێت. دەوڵەت لە ڕابردوودا چەند جار باسکرا و چەند جار ئەم بابەتە وەکو مژدە دەدرا بە خەڵکو و بە جۆر لە جۆرەکاندایان و دەوڵەتی سربەخۆی کوردی ڕدەگەێنرێ ئەم بابەتە چوو بەکوێ پرسیارێکی دیکە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ وڵاتانی دنیا چی لێ هاتۆ پەیوەندی استراتیژیەکانی بووە تەنیا مایەوە خۆدایان و دێمە پەیوەندێکی زۆر باشی دیبلۆماسیمانێ لە سەراستی نێودەوڵەتی ئێستا بۆ تەنیا کەوتین پرسی دەوڵەت و سربەخۆیی کوردستان ئەمە یەکێک بۆ لە ویست و خواستەکانی کۆمەلگای کوردستان لە سەدەکانی پێشەوە و لە سەدەی ڕابردوودا بە چەندین خۆناغ شۆڕشەکانی کورد و چەندین شۆڕشیش لەو پێناوە بۆ ئامانجە لەبار چوون و لەبار دران بە پیلانی نێودەوڵەتی و ناوچەی. بۆیە پرسی سربەخۆی و دەوڵەت پرسی هیچ کەس و هیچ لایەنێک نییە، پرسی کووردە و یەکێکە لە مافە بنچینەیەکان. لەبەر ئەوە من ڕەم وایە ئێمە استراتیژمان نەبووە بۆ پرسی دەوڵەت، چونکە دەوڵەت موسساتی دەوڵەتی دەوێت بە دامەزراوەی ئەوێ استراتیژیەتی ئەوێ وەکووتم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە ساڵی 92 لەسەر بنەمای استراتیژ و فەلسفەی دەوڵەتداریدا بمەزرا ئێستاەوەی بەس دروش قسە بوو. بەڵێ من ڕەم وایە پرسی دەوڵەتی کوردستان ئامانجێکی ڕەوایە، بەڵام ئەم دروشمە لە سایەیدا کۆمەڵێک هەنگاوی ناڕەوا دەنرێت کە پێم وایە لەسەر حسابی پرسی دەوڵەتی کوردستان تەواو بێ. بۆ کاتێک کە پەرلەمانی کوردستان لە کار دەخرێ، کاتی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بە 100% بەپێی قانون ئیرادەی خۆی بسەلمێنێ بەسەر نفوزی ناوەندە حزبیەکاندا تا ئەو کاتەی ناویسترێ هەرێمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە قانون کاروبارەکانی خۆی بەڕێ بکەوە بە بەرچاوەوە یاسای سەرۆکایەتی هەرێم مەفعولی نامێنێ و بەڕێوەبەرانی ئیدارەی سەرۆکایەتی هەرێم پشتیوانیەکی قانونیان نییە جا هەر کەسێک بێ و هەر چۆنێک بێ ئەمە دەرخەری ئەوەیە استراتیژێک بۆ کارکردن بۆ دەوڵەت نییە لە ئێستادا. کەکسەڵە لە ئێستادا وەک خۆ داماژت پێکرد دۆخەکە نەخوازراوە بەرەو خراپی ڕوا و بەشێک لە سەرکردە سیاسیەکانیش لەم چەند ڕۆژەیە ئاماژیان بۆ کرد دۆخەکە قابلی قبولکردن نییە. ئەوە یەکرێت جۆرە لە جۆرەکان شکستە. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی بە جۆرە لە جۆرەکان هەوڵ بوون بۆ چارەسەرکردنی دۆخەکە، یان بە تەنها دەرکردنی بەیاننامە بوو. بەیاننامە دۆخەکە چارەسەرکات، دوو بەیاننامە سێ بەیاننامە ڕاگەیەندراوێک دوان خەڵک چی لەمە بکات؟ دۆخەکە بەمە چارەسەرە بێت؟ من وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری خەڵکی کوردستان لە نزیکەوە ئاگاداری جموجوڵ و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نیم. سەبەبەکەش ئەگەڕێتەوە بۆ لە کارخستنی پەرلەمانی کوردستان، بەڵام دەزانم ئەمەش بۆ ئەوان جێگەی مرتاحی و وەخوازیاری ئەم بارودۆخە نین، چونکە بەرپرسیارەتێکە زۆر قورسە. لە ئێستادا ئەو گاپە ئەو بۆشایی کە هەیە کە زۆر کاریگەری لەسەر ئەدای حکوومەت کردووە ئەوەیە کە خەڵکی کوردستان متمانەی لە 95 زیاتری بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە. بە تایبەتیش لە پرسی شەفافیەتدا هێشتاکە نەیتوانیوە ئەو استراتیژیە ڕوونە بداتە خەڵکی کوردستان کە ئەوەی بەدەست دێ هەر ئەوەیە کە ڕاگەیەندرێ و جۆری خەرجەکە بەو جۆرەیە کە لە خزمەتی عەدالەتی ئیجتیماعیە و بە هاوسەنگیە لە نێوان پارێزگاکاندا و لە نێوان موچەخۆراندا. من لێرەوە وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان کە یەکێکم لەوانەی کە پێی دەڵێن لە ئاستی پلە باڵاکانی موچەدا داواکارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تا ئاستی لە 180 موچەی پلە باڵاکانیش بووە بیبڕێ بەس بۆ ئەوەی مامۆستایان پێشمەرگە فەرمانبەرانی ئاست تەنزمەکانی خوارەوە بتوانن پایەی ئەم حکوومەتە ڕابگرن. ئەوەی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستانی هێشتوێتەوە لە ڕاستیدا دوو هێزە، هێزی پێشمەرگەی کوردستان، هێزی فەرمانبەران، هەردوو هێزی بێموچە. ئەمانە ئەو هێزانن کە ئەبێ تا ئاستی تەقدیس
بە پیرۆزی تەماشا بکرێن جهد و تەحملیان چیمایە بۆ حکوومەتی شخص و دوان نییە حکوومەتی سەرۆکی حکوومەت و حکوومەتی جێگری سەرۆکی حکوومەت نییە من وەکو ئەندامێکی پەرلەمان بەم دیدەن نایبینم من وای ئەبینم ئەم حکوومەتە حکوومەتی خەڵکی کوردستان و بەرهەمی خوێنی ئەو هەزاران پێشمەرگە و شەهید و ئەنفال بەڵام دەسایەنەوە پێنجشی متمانی پێی نەماوە لە ڕاستیدا ئەمە ئەستی مۆزوعەکەی ئێمە قەزیەمان هەیە ئەگینا لە ڕووی ئەدا ئەوە ئەم حکوومەتە حکوومەتێکی شکست خواردووە و بۆیە لە کار ناخرێەوە بۆیە تەواو ئیعلانی لە کارخستن ناکرێ دۆخێکی ناوخۆیی دۆخێکی عێراقی دۆخێکی ئەگەر بەم زۆرە بەردەوام بێت ئەم بە دڵنیاییەوە نەک ئەم حکوومەتە لە ئایندەشدا ئێستا حکوومەت هەڵبۆشێنرێتەوە و هەل لەسەر بناما کۆنەکە کابینەیەکی تریش پێک بهێنرێ بە هەمان دەردەچێ و زیاتریش بۆیە سەر لەبەری پرۆسەی حکومڕانی و ئیدارەدانی هەرێمی کوردستان و پرسی سامان و داهات و خەرجی دەبێت سیاغەیەکی نوێ بکرێ و پیاچوونەوەیەکی بنەڕەتی لەبارەوە بکرێ ئەگینا بەم جۆرە تا ئەم ساتە وەختە هاتووە لێرە بە دوا بەردەوام نابێت باش ئێمە 25 ساڵە خەریکی چین لە ڕاستیدا ئەمە چیرۆکێکی دوور و درێژە بەڵام جارێکی تر بگەڕێنەوە سەر ئەو ڕاستەی کە دەبێ ئەو پرسیارە بوروژێنرێنەوە کە ئێمە چی بکەین بچینەوە سەر ڕابردوو ڕاستی ڕابردوویەکی تاڵمان هەیە هەرچەندە من پێم وایە لە قۆناغەکانی ڕابردوودا لە کابینەکانی پێشوودا هەندێک لە کابینەکان ئینجازی گەورەیان هەبووە هەر کابینەیەک لە دوای کابینەیە کێشەی بە دوای خۆیدا بەجێ هێشتۆ بۆ کابینەکانی تر و هەرێمی کوردستان لە هەرێمێکی وێرانەوە گەیشتە دۆخێکی تر بەڵام لە ئێستادا ناکرێت دوای 25 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان خاوەنی کارەبای خۆی نەبێ خاوەنی ئیکتیفای زیاتی لە ڕووی سوتەمەنیەوە نەبێ و نەتوانێت سادەترین مافی موچەخۆرانی دابینکە کە لە پای ئەرکەکانیاندا مافەکانیان وەرگرنەوە ئەمە ئەو حەقیقەتەیە کە دەبێت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش ئەو فەریقەی ئەمڕۆ پێکهێنراوە زۆر بەجددی خۆیان ئینقاز بکەن بەشێک لە بەرپرسیارەتەکە لەکوێدایە و کە ئەوان ناتوانن تەحملی بکرێت بەڕوونی بە زمانێکی سادە بۆ نمونە ئێستا خەڵک بێگومان دەپرسێت ئایا ئەمەلێک ماوە بۆ چارەسەرکردن ئەبێت چی بکرێت بۆی دۆخەکە چارەسەر بکرێت پەرلەمانی کوردستان زیندوو بکرێتەوە کاری خۆی بکە و ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت لەسەر بنەمای یاسا و هیچ کاتێک حکوومەت ئەو شەرعێتەی نابێت کە ئەگەر پەرلەمانەکەی لە تەنیشتەوە بەو جۆرە لە کارکەوتوو بێ لەبەر ئەمە حکوومەت شەرعێتی نەبوو بەڵام قەیرانێکی دارایی هەیە خەڵک نیو موچە وەردەگرێت خەڵک موچە وەرناگرێت خەڵک 4 مانگ 5 مانگ موچێ لە لای حکوومەتە ئەمە چۆن پەرلەمان چارەسەریەکات دەبێت بە خێرایی هەوڵ بدەن بەڕێی من التزاماتی خۆیان لەگەڵ بەغداد ڕێکخەنەوە ئێمە پێمان وایە لە بەرامبەر ئەو پەیوەندی لەگەڵ تورکیادا هەبوو لە ڕووی عەقدەکانەوە وەکو پێویست نتواندرا ئەو ئافاقەی بۆ هەرێمی کوردستان هەبێ نەک نەیبێ پێچەوانەکەی کەوتەوە چونکە بەندە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیشدا ئەندامی پەرلەمان بووم ئەو کاتە هەمان وەزیری سامانەت سروشتیەکان پێیان وتین ئێوە دەرفەتمان بنێ لە ڕووی قانونیەوە ئێمە لە ساڵی 2016 پێویستمان بە بودجەی عێراق نابێ تا ئاستی ئەوەی کە عێراق دەیدا بە هەرێمی کوردستان ئێمە دەتوانین لە ڕێگەی فرۆشی نەوتەوە بە دەستی بێنین ڕاستە نرخی نەوت دابەزی بەڵام ئەی سەرچاوەکانی تر ئەی شەفافیت لە پرسی داهات و خەرجیدا ئەی ئەو عەقدانەی کە کراون ئەی ئەو عەقدانەی ئێستا بەنیازن لە سێکتەری غازدا بکرێ ئەی نابێ خەڵکی کوردستان متمانەی هەبێ خەڵکی کوردستان خۆتۆ نابێ بچی لە دەرگا بە دەرگا بدێت و عەقدەکانی پیشان بدەی دەبێ بیخەیتە بەردەست نوێنەرەکانی مساعدەقەی بکە بۆ ئەوەی بتوانێت پشتیوانی بکە ئەویش پەرلەمانی کوردستانە ئێستا ئاسووی چارەسەرکردنی بابەتەکە لەکوێیە ئەنی پێشبینیەکەی دەم دۆخە تاکەی بەردەوام بێت تاکەم قەیرانی داراییە هەبێت چحلێگێ گەڕانەوە بۆ بەغدا بە تەنها چارەسەرە بە دڵنیاییەوە دەبێت پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا بەگەڕ بخرێ بۆ پشتیوانی بۆ ئینقازکردنی هەرێمەکەمان و ئەو کۆمپانیانەی کە لێرە هەن زیاتر هاوکاری هەرێمی کوردستان بن و هەرێمی کوردستان لەسەر بنەمای استراتیژێکی تازە
لەگەڵ عێراقدا ڕێک بکەوێتەوە و التزام کا بەو التزاماتەی کە لە بودجەی گشتی عێراقدا هاتووە. نوێنەرەکانی کورد لە بەغدا دەنگیان داوە بە بودجەی گشتی عێراق کە بەشی هەرێمی کوردستانی تێدایە، واتە ئەو پەیوەندی لە نێوان تیمی هەرێمی کوردستان و تیمەکەی بەغدادا هەیە دەبێت لەسەر ئەساسی تەزامونی بێ. ئەگینا بۆ دەنگیان بە بودجەی عێراق داوە خۆ لەسەر ئەو ئەساسە بووە کە بەشی هەرێمی کوردستانی تایە و ئەبێ هەرێمی کوردستانیش بەو جۆرەی کە لە بەژەوەندی هەرێمی کوردستان و عێراقدایە التزامی پێوە بکە، ئەگەر نا دۆخەکە بە جۆرێکی تر دەگات. درەنگ نییە بۆ گەڕانەوە بۆ لای بەغدا، هەرێمە توانێەوە بە ئاسانی بگەڕێتەوە لای بەغدا. بەغدا لە ئێستاە نرخی بەرمیلێنەوە زۆر سەرکەوتوێ بە $30 تەقبولیەوە دەکات. کاکە دیاری ئەزانی چۆنە هەرێمی کوردستان ئەگەر سربەخۆ بوو نەوت بفرۆشێ لە عێراق هەرزانتری دەفرۆشێ و ئێمە بینیشمان نەوتی ئیدارەی نەوتی کەرکووکیش ئێستا هەرێمی کوردستانیدا خەریکە ماڵی کەرکووکیەکانی ژێرانەکەین. لەبەر ئەوەی ئێستاکە ئیدارە دەدرێت لە هەرێمی کوردستاندا دەرکەوت موفق نییە و پەتی ینی ئاسی تەحملی خەڵک گەیشتوتە ئاسێکی پچڕان. لەبەر ئەوە ئەبێ زۆر بە خێرایی هەوڵ بدرێ ئیعادەی نەزەر بکرێت لەو هەنگاوە هەڵانەی کە نراوە. لەبەر ئەوە ئایا ئێمە ئەو قسەیە ڕاستە دەوترێ بگەڕێنەوە بۆ عێراق یان نەگەڕێنەوە بۆ عێراق؟ ئەی باشە تۆ ڕئیسی جمهورت نییە، جێگری سەرۆک وەزیرانت نییە، ئەو هەموو وەزیر و پەرلەمانتارت نییە، ئەو هەموو مدیر عام و ناوەندانەی کورد لە بەغدا چی دەکەن ئەگەر ئێمە لە بەغدا نەبین؟ بەڵێ ئێمە لە بەغدای نەگەڕان بەپێی دەستور و بەپێی قانون ئەبێ بڕۆین لە بەغدا شەڕی بەدەستێنانی قوتی خەڵک بکەین. شەڕی داعش کرا بە درێژایی 1050 کیلۆمەتر، عێراقیش ئینقاز کرا لە هەیمەنەی داعش. لە بەرامبەر ئەوەدا دەبێت لە ڕووی سیاسیەوە تۆ ئەو بودجەی لە عێراق ئەو ئیمکانەتەی لە عێراقدا هەیە، یعنی تۆ لە دۆرە و لە بێجی و لە شوێنەکانی تر هێزی پێشمەرگەی کوردستان لە ناو سوپای عێراقدا کەم بەرگری کرد و نەوتی کەرکووک و منتیقەی کەرکووک کە سەرچاوەیەکی گرنگە بە خوێنی پێشمەرگە نەپارێزرا و هەیبەتی حکوومەتی عێراقی لە ڕێگەی هێزی پێشمەرگەوە نەپارێزرا، بەڵێ بە دڵنیاییەوە لە بەرامبەر ئەمەدا تۆ مەکسەبی سیاسی چیە؟ ڕاستە ئێمە خوێنمان بەخشی قوربانیماندا زەحمەتێکی زۆر بینرا، بەڵام لە بەرامبەردا ئەو فشارە نەک لە ئاسی هەرێمی کوردستان و حزبە سیاسیەکان و ئەو ناوەندانەی ئێمە لە بەغدا کاری تێدا دەکەین، بەڵکو لە ڕێگەی هاوپەیمانان و وڵاتانی ترەوە لە ڕێگەی کۆنسوڵخانەکان و سەفارەتەکانەوە ئەبێ فشار بخرێتە سەر حکوومەتی عێراقی کە التزاماتەکانی خۆی بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە فەرمانبەران کە فەرمانبەرانی کوردستان بەشێکن لە فەرمانبەرانی دەوڵەتی عێراقی جێبەجێ بکە. کاک سالار، وەکو نوێنەرێکی خەڵک، وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان، پێشبینیەکەی پەتی تەحمولەکە بچڕێت یاخود حکومەت دۆخەکە چارەسەر بکات؟ وەسعەکە هەیە من بێتەوە. ئەم قسەیە قورسە، بەڵام هیوادارم نەپچڕێەوە. خەڵکی کوردستان زۆریان تەحمل کرد، ئەم خۆناغەش تەحمل بکەن بۆ ئەوەی ئەگەر ئەتوانن ینی مەجالیەوەی تیاماوە ئەگەر پچرات بە دڵنیاییەوە ئاشتی کۆمەڵایەتی تێکەچێ، بە دڵنیاییەوە ماڵوێرانێکی گەورە بەسەر هەرێمی کوردستان دێ. من ئەگەر نەچڕاو هەر ئاوا بوو ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەپەلا ئەو لیژنەی دروستی کردووە ڕۆژانە وتەبێژی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەر خەد و بەرەبەرە ڕێی عامی خەڵکی کوردستان بێنێتە سەر ئەو قەناعەتەی کە هەنگاوەکان جدین. بۆ نمونە ئەمڕۆ خێزانی وەزیری سامانە سروشتەکان گوژمەیەکی لێ مسادرە کراوە لەلایەن لیژنەیەکی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەو هەواڵەی ڕەت کردەوە. جا ئەوە بەدیدی من ئەسڵیەکی هەیە، ئەو خەبەرە بەدیدی من ئەسڵێکی هەیە، ئەو باسە و ئەو بابەتە لە خۆ نەبووە. لە ڕاستیدا بەدەر لەوە لەسەر ئاستی تریش، لەسەر ئاستی مەنافزی حدودی، لەسەر ئاستی ئیدارەدانی پرۆسی بمبورە پێشویچێ سەرەوانە دەمەوێت ئەو زانیاریە بزانم، یعنی ئێمە زانیاریە لەسەرەوەی کە دەڵێ لە خۆ نەبوو هەواڵەی کە دەڵێت خێزانی وەزیری سامانە سروشتەکان گوژمەیەک پارەی دەسی بەسەردا گیراوە 270 بەپێی ئەو ئەنبانەی کە ئێوە بڵاوتان کردوێتەوە و کەناڵەکانی تری ڕاگەیاندن بڵاوێنارتینە کەناڵەکانی تری ڕاگەیاندن بڵاویان کردوێتەوە و ناوەندەکانی میدیا بڵاویان کردوێتەوە، پێ ئەچێ ئەمە جۆرێک لە حقیقەتی لە پشتەوە هەبێت، چونکە لە پێش بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لە حقیقەتی لە پشتەوە نەبێت کە دەڵێت نا ئەو خاتوونە خێزانی وەزیری سامانە سروشتەکانە نە حاڵەتی لەو جۆرەش ڕووی داوە. ئەو مەسلەیەکی ترە، ئێمە تەجاوزی ئەم حاڵەتانە بکەین بۆی نەچینە بابی پرسی خێزانی و شخصیەوە. لە ڕاستیدا ئەوەی هەیە بۆ ئەوەی
بارودۆخەکە تێک نەچێ لە ڕاستیدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوەونەکانی داهات ڕوونتر بکاتەوە و لە ئێستەشدا حزبە سیاسیەکان پشتیوانی حکوومەت بن و دەرفەتێک هەبێ بۆ ئەوەی ئەو پرۆسەی کە ناوی ناوە پرۆسەی چاکسازی و تەقەشوف بزانە تاکیۆ ئەڕوا لەبەر ئەوەی دەرەتانێکی تر نییە ئافاقێکی تر نییە ئەگەر تێکچێ لە ڕاستیدا لە هەمومان تێکەچێ و ئاشتی کۆمەڵایەتی تێک دەچێ نیگەرانی خەڵک تووڕێی خەڵک لە ئاستی باڵادا گەیەنراوەتە هەموو لایەک ئێمە لە پەرلەمانی کوردستان زۆر بەجددی لەسەر ئەم بەسەلانە جەدەلی قوڵمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرەکانیان هەبووە لەبەر ئەوە مەسجەکە گەیشتووە پەیامەکە گەیشتووە خۆشیان ڕۆژانە ئەم مەسلەیە ئەبینن بۆیە نیگەرانی و ناڕزایەکانی خەڵک لە جێی خۆیەتی خۆپشاندانی مەدەنی و ئاشتی لە جێی خۆیەتی و گەیاندنی ناڕزایەتیەکان بە جۆرێک حکوومەت زیاتر هەست بە مەترسی بارودۆخەکە بکە لە جێی خۆیەتی پەیامەکەش بۆ چارەسەرکردن بێ و لە ڕاستیدا ئەگەر بێت و بارودۆخەکە تێکچێ لە هەموو لایەک تێک دەچێت و هیچ کەس و هیچ لایەک نابێ ئومێد بە تێکچوون بخوازێ و ئەو دەرفەتەی ماوە ئێمە بتوانین هەوڵ بدەین بۆ چارەسەرکردنی ئەگینا لە ڕاستیدا ئامانج خەڵکی کوردستانە حکوومەت ئەبێ خزمەتکار بێ و سەرۆکی حکوومەت و جێگیری حکوومەت و وەزیرەکان و سەرۆکی پەرلەمان و هەموو ئەندامانی پەرلەمان ئەبێ خزمەتکاری خەڵکی کوردستانن و خەڵکی کوردستان لە ئاسی بەرپرسیارەتیدا لە ڕاستیدا لە دەسەڵاتە گشتەکان بەرپرسیارانەتر مامەڵەی لەگەڵ بارودۆخەکە کردووە. بەڵێ زۆر سپاس بۆ سالار محمود ئەندامی فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لەم پانۆرامای لەگەڵ ما بوو. سپاسانەکەم.